یەکەم ڕۆژی وەرگرتنی گەنمی جوتیارانە لە گەرمیان. ژمارەیەکی زۆر لە جوتیار بە بارهەڵگری پڕ لە گەنمەوە لە بەردەم بنکەی وەرگرتنی گەنم لە گوندی بەرلووتی سەر بە قەزای کەلار وەستاون و چاوەڕێی ڕادەستکردنی بەرهەمی ئەمساڵیان دەکەن بە حکوومەتی هەرێم. بەشێکی جوتیاران ڕەخنا لە شێواز و بڕی وەرگرتنی بەرهەمەکانیان دەگرن و دەڵێن ئەو بڕاگەنمەی وەردەگیرێت کەمە و لە ئاست چاوەڕوانیەکانماندا نییە و بەشێک لە جوتیاران ڕەنگە نەتوانن بەم شێوە بەرهەمەکانیان ڕادستی حکوومەت بکەن. ڕێژەکە زۆر کەمە تەسیل لە فەلاحەکە لەبەرەوەی لە بازاری ڕەشە ئەو پارە ناکە بۆ فەلاح بژێوی ژیان فەلاحی دەسەر ئەوەیە ئەم فەلاحەتەیە کیمیایە سێنێ گەنمە سێنێ گەرمی سندە بە 600,000 نار بۆ تۆم کیمیای سێنێ بە 700,000 فەلاح یعنی زۆر مەخدورە ئەم گەنمەی لێوەرناگیرە و ئەمجا ساڵانی ڕابردوش هەرچی گەنمێکی تەسمیر کردە هەتا ئیساکێ هیچ پارێکی پێ نەدریاوە کەس نییە حەوڵێ بدا. ئێمە باوکی ملەتمانێ کوا باوکەکانمان کوا چیلی هات بۆ کوێ ڕۆین بۆ دەنگ ناکەن بۆ نایەنە خەوەرە بۆ باز نەفتەکەن بۆ نەفتەکەی خۆیان بۆ گیرفا بۆ باز فەلاح ناکەن ڕۆژێک تێک ئەو نەفتە نەمێنێ احتیاج ئەو فەلاحەتانە بن. ئەو 28,000 تەنەی کە دانریا بۆم سایلۆ گەرمیانە ئەمە کەمە و شتێکی کەمە لە 18 یابیسی لێوەرە بگرن کۆمەڵی فەلاحەتی دەژور و کۆمەڵێکی ئەوەی کە ئەمێنێتەوە مەغدورەوێ خەسارمەند دەوێ لەبەرەوەی کە سایلۆ داخریا گەنمدا عبەزێ کابرا چی لێ بکە خەسارەکە ئەو بڕەگەنمەی کە ئەمێنێتەوە کە سرەی نایە لێی وەرناگیرێ فەلاح خەسارەمەند دەوێ جا لە ئەخیرە ئەو فەلاحانە وایان لێ تێ کەوای تر بیر لە ئیشێکی تر بکەن و نەچنە فەلاحەت و کشت و کەڵ. بۆ ئەم ساڵ لە سنووری گەرمیان پێشبینی دەکرێت بەرهەمی گەنم زیاد لە 150,000 تەن بێت بەڵام لەو بڕا تەنیا 28,000 تان گەنم لە جوتیاران وەردەگیرێت. بەڕێوەبەری کشتوکاڵی گەرمیانیش باس لەوە دەکات کەمکردنەوەی ڕێژەی وەرگرتنی گەنمی جوتیاران کە ماوەی 3 ساڵە بڕیاری لێدراوە گرفتی زۆری بۆ دروستکردون و لە هەوڵدان پشکی گەرمیان لە وەرگرتنی گەنم بۆ 38,000 تان زیاد بکەن. لە هەموو ساڵێ لە کاتی کردنەوەی سایلۆکانە بەڕووی جوتیارانە کۆمەڵی گروگرفت ڕوبەڕووی جوتیارەکان و ئێمەشە بێتەوە بەڵام هیچ گروگرفتێکی بەقەدەوەی نەبووە کە بۆ ماوەی 3 ساڵەتی ڕێژەی ئەو گەنمەی کە لە هەرێمی کورسان وەرەگیرێ کەم کراوەتەوە. ئێمەش هەموو ساڵێک وەکو گەرمیان ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو کەمەکرێتەوە. ئێمە بۆ ماوەی 12 ڕۆژێکی لەگەڵ وەزارەتی تجارەتی عێراقیە لە هەوڵا بووین بۆ ئەوەی ئەو ڕێژەیە بەسەر جوتیارەکان دابەش نەکەم تەنها ئەو بڕە پێشبینی کراوانەی خۆمان کە ناردوومانە 152,000 تەن هەر هەمان سیدیمان لێ وەربگرن بەڵام ئێمە ڕێژەکە لە جوتیار کەم نەکەینەوە بەڵام لە هەوڵەکان بۆ ئەوەی کە 10,000 تەن تر بۆ سنووری ئیداری گەرمیان زیاد بکرێت لە ڕێگەی وەزارەتی کشتوکاڵەوە هەوڵ دراوە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ئەو ڕەزامەندیمان پێ نەگەیشتووە. لەگەڵ ئەوەی ئەمساڵ وەرزێکی زۆر باش بوو بۆ جوتیاران و بەرهەمی دانەوێڵا بە تایبەت گەنم لە ئاستێکی باشدا بوو بەڵام سووتانی بەشێکی زۆر لە دەخڵودان و وەرنەگرتنی تەواوی بەرهەمەکانیان جوتیارانی نیگەران کردووە. هەتا ئێستاش حکوومەتی هەرێم پارەی 5 ساڵی ڕابردووی گەنم قەرزداری جوتیارانە و هیچ بەڵێنێکیش بۆ گەڕانەوەی نەدراوە. هاوکات نادیاری چارەنووسی بەرهەمەکانی ئەمساڵیان هێندەی تر جوتیارانی نائومێد کردووە. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی بەرلووت.